دوای تەواوبوونی وادەی مانەوەیان لە دوکانەکانیان لە بازاڕی گەورەی ناحیەی حاجیاوە کە ماوەی 15 ساڵە کاری کڕین و فرۆشتنی تێدا دەکەن و بۆتە هۆی سەرچاوی سەرەکی بژێوی ژیانیان. بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 10 ساڵ گرێبەستی بۆ زیاتر لە 500 دوکانی ئەو بازاڕە درێژ کردەوە. دیارەمە یەکێکە لە کارە باشەکانی و یەکێکە لەو دروشمانی کە لە کاتی هەڵبژاردندا دەیانگوت بۆ ئارامی هەلی کار خزمەت. دیارەمە هەلی کارە بۆ سەدان گەنج بۆ هەزاران گەنج لەم دەڤەرە و خزمەتێکیشە بە کەسوکاری شەیدان. دیارە چەندین دوکان هەیە کە سوکاری شەیدان خەڵکی کەم دەرامەتە کە هەمە هەلی کار و خزمەتیان پێ دەگەین لە ڕێگەی ئەم کارەیەوە. ئێمە سپاسی کاقوبادی دەکەین وەکو من وەکو خۆم وەکو نوێنەری دوکاندارەکان کە هەستا بە نوێکردنەوەی 10 ساڵ بۆمان ساڵانەکەی کە بەسەرچوو بۆ بووی نوێکردینەوە. ئێمە وەکو ستافی بازاری ئاجاوە و ستافی دوکاندارەکان سپاسی دەکەین، زۆر مەمنونین لەبەرەوەی ئێمە پشێوی ژیانی ئێمە ئیماڵ منداڵی هەمومان لەسەر ئەو دوکانانە بوو. زەرورەتێکی گەورە بوو و کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی لە دروست بوو لە ناحیەی حاجیاوە و بەناوی دوکاندارەکان و بەناوی نوێنەرەکانیشەوە دەمەوێت لێرەوە سپاس و پێزانی خۆوان ئاڕاستی هەڤاڵی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. بەڕاستی وەک چۆن لە پێشووتر بڕیاریدا بەڵێنیدا بە شەفەی بە شێوەی شەفەی بەڵێنیدا کە گرێبەستی دوکانەکان نوێ دەکاتەوە بۆ ماوەی 10 ساڵ و ئەوە تا ئێستا ئەمرەکەی فەرمانەکەی دەرکردو و بۆ ماوەی 10 ساڵ ئەم گرێبەسەی نوێ کردوێتەوە. کاسبکارانی بازاڕی بازرگانی 1 و 2 حاجیاوە دەڵێن قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنەکەی بەرامبەریان بردەسەر و بە درێژکردنەوەی گرێبەستی دوکانەکانیان بۆ ماوەی 10 ساڵی تر سەدان خێزانی لە مەترسی دروستبوونی بێکاری دوورخستەوە و جارێکی تر هەلی کاری پێبەخشینەوە. دوکانداران و بژێوی سەدان خەڵکی لەسەرە، تقریبا 800 دوکانە، هەر دوکانداری دووسێ شەریکە بژێوی لەسەر ئەو دوکانەیە و چۆشتیەوەیان کەمتر هەیە. بەڵام ئەگەر بێت و ئەو کارە ئەنجام نەدابایە بۆ ئێمە زۆر قورس دەکەوت و خەڵک لە ژیان دادەبڕە بەجددی. ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو بە تایبەتی بۆ پیشەوەران بۆ کاسبکاران کە ئومێدێکی پێبەخشینەوە، بە تایبەتی کۆمەڵێک گەنجی تێدایەکەوە سەرەتایە کە دەستی بێژ کردو لێرەکەوانە هەندێکیان لەوانەیە کۆمەڵێک زەویزاری خۆیان هەندێشتی خۆیان فرۆشتووە بەم دوکانانداوە. بە حەقەتی ئەو خەڵکەمون بێئیش دەبوو. ئێمە بەڕاستی زۆر سپاسی کاقوبات دەکەین، بەڕاستی سەرماندی کە خۆی لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکان وتی هەلی کار و خزمەت بە کۆمەڵانی خەڵک دەکەین، بەڕاستی سەرماندی. لە دوایین سەردانیدا بۆ سنووری داری ڕاپەڕین قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکەوە گوێ لە داواکاری کاسبکارانی بازاڕی بازرگانی حاجیاوە گرت و بەڵێنی درێژکردنەوەی گرێبەستەکانیانی پێدان. لە چەند ڕۆژی ڕابردووژدا قوبات تاڵەبانی فەرمانی درێژکردنەوەی گرێبەستی بازاڕی بازرگانی 1 و 2 حاجیاوای دەرکرد کە زیاتر لە 500 دوکان لەو بازاڕەدا بوونی هەیە. توانە عومەر، کورسات نیوز، ناحیەی حاجیاوە.